هەڵبژاردەی عێراق بە کۆمەڵە یاریزانی پێشەگەرەوە بۆ دەیەمین جار لە مێژوودا بەشداری جامی ئاسیا دەکات و چەند ئەستێرەیەکیش ئومێدیان لای هەندەران و ئەو هەڵبژاردەیە دروست کردووە بۆ بەدەستهێنانی ئەنجامی زۆر باش. یەکەمین و کۆتا جار کە هەڵبژاردەی عێراق بۆ پاڵەوانی جامی ئاسیا ساڵی 2007 بوو. ئەو کات چەندین ئەستێرە هەبوو لە هەڵبژاردەکەدا لەسەر و هەمیانەوە یونس مەحموود. لە ئێستادا و لە ساڵی 2024دا چەند ئەستێرەیەک لە عێراق دەبینرێت کە هەڵبژاردەکە هیوای پێیانە بتوانن بۆ جاری دووەم لە مێژوودا نازنامی جامی ئاسیا بەدەست بێنن و بیگەڕێنەوە بۆ وڵاتەکەیان. یەکێکی تر لە ئەستێرەکان عەلی حەمادیە. ئەستێر عێراقیەکە ناسراو بە بیلینگهامی عێراق کە لە یانەی ویمبلدۆنی ئینگلیزی یاری دەکات. لە 23 یاریدا خاوەنی 13 گۆڵ و 6 ئەسێستە لەگەڵ ئەو یانەیە و یەکێکە لە چەکە بەهێزەکانی کاساسی ڕاهێنەر. دووەم یاریزان عەلی جاسمە. جاسم یاریزانێکی لە ئەو تەمەنی 19 ساڵە لە یانەی قووەت جەوی یاری دەکات و یەکێکە لەو یاریزانی هەڵبژاردەکە ئومێدێکی زۆری لەسەر هەڵچنیوە بەهۆی ئەو ئاستە بەرزەی پێشکەشی دەکردووە لە موارزەدا. یوسف ئەمینی بەڕێگەز کوردێکی ترە لەو یاریزانانەی ئاستێکی بەرزی هەیە و لە یانەی ئەنتراختی ئەڵمانی یاری دەکات. کوڕە کوردەکە تەمەنی تەنیا 20 ساڵە و چاوەڕێ دەکرێت. یەکێک بێت لە ئەستێرە درەوشەوەکانی عێراق لە جامی ئاسیادا. مێرخاز دۆسکی ناوێکی تری لیستی ئەو ئەستێرانەیە کە چاوەڕێ دەکرێت لەگەڵ هەڵبژاردەی عێراق بەدرەوشێتەوە و یەکێکە لەو یاریزانانی هەڵبژاردەکە هیوای لەسەر هەڵچینیوە. مێرخاز یاریزانێکی ئازبەرزە و یاری بۆ یانەی سۆلڤاکی چیکی دەکات. عەلی عەدنان ئەو کوڕی لە مۆندیالی لاوان درەوشایەوە و پاشان یاری بۆ یانەکانی ئەتلانت و ئۆدەنیزی کرد لە خوری ئیتالیا. یەکێکی ترە لە هیواکانی هەڵبژاردەکە بۆەوەی ئەزموونە زۆرەکەیەوە. یاریزانەکە لەگەڵ هەڵبژاردەی عێراق بەشدارینەوە یاری کردووە و کاپتنی هەڵبژاردەکەیە لە ئێستادا. زیدان ئیقبال یەکێکی ترە لە ئەستێرەکانی هەڵبژاردەی عێراق لاوە 20 ساڵەکەی یانەی ئۆنترێخت لە ئەکادیمیای یانەی مانچستەر یونایتد پێگەیشتووە و یەکێکە لەو یاریزانانی چاوێکی زۆری لەسەر جامی ئاسیادا چاوەڕێ دەکرێت لە هێڵی ناوەند بە شێوێکی سەرەکی پشتی پێبەسرێت.